نوع أرجماني كالحوتماني دل فيستيفالي موسيقى نوفا للاين رفيانراني حماس وويني جيرا وكذا باريتواني كوجن بوتا هماي أو صوصي وشش بارمتي كهشت على غزدان لم هفتيدا أرجماني لقرت فيديو يكي سر بحماس دا دركود كداوى لحكومة إسرائيل دكاد شرك رابقريد بو أوي بارمتكان رزقار بكاد باس لەوە دەکات کە چۆن بریندار بووە و دوو بارمتەی دیکەش بەهۆی هێرشە ئاسمانەکانی ئیسرائیلەوە کوژراون. ڤیدیۆکەش بە وێنەی گوایە ئەم بارمتە کوژراوانە کۆتایی دێت. بەرپرسانی ئیسرائیل دەڵێن ئەو گرتە ڤیدیۆیە پرۆپاگەندەی حەماسە کە متمانەی پێ ناکرێت، بەڵام هەوڵ دەدەن پشراسی بکەنەوە کە ئایا بارمتەکان لە ڕاستیدا بەهۆی هێرشە ئاسمانەکانی ئیسرائیلەوە کوژراون یان لەلایەن دەستگیرکەرەکانیانەوە کوژراون. واز لەم شێتیە بێن و ئێمە بگەڕێنەوە وڵات بۆ لای خێزانەکانمان تا لە ژیان داین بمان هێننەوە بۆ وڵات. دایکی نوع ئەرگمانی نەخۆشیێکی کوشندەی شێرپەنجەی هەیە و بە سەختی نەخۆشە. داوای لەسەرکردەکانی ئیسرائیل و جیهان کردووە لەوانە سەرۆک بایدن و خاچی سوور یارمەتی بدەن پێشمردنی کچەکەی ببینێت لەبەر ئەوەی لێورا دوو ڕێگەزنامەی چینی و ئیسرائیلی هەیە. تەنانەت بنیامین ناتانیاهو سەرۆکوەزیرانی ئیسرائیل داوای لە حکوومەتی چین کردووە لەم مەسلەیە لەگەڵ حەماس بێتە سەرخەت. بنەماڵەی کچە گەنجێکی تری ئیسرائیلی کە لە غەزە بە بارمتە گیراوە ترسیان لەوە هەیە کە ڕەنگە لەلایەن حەماسەوە بە بەردەوامی تووشی دەستدرێژی ببنەوە لەوانەیاندا دەستدرێژی سەکسی. یاردن گۆرن خوشکی بارمتە ڕۆمی گۆرن ترسی لێ نیشتووە بەهۆی ئەوەی لە بارمتە گیراوە ژنەکانی بیستوێتی کە ئازاد کراون. هەر خولەکێک ڕەنگە شتێک ڕوو بدات لە هەر خولەکێکدا دەتوانین بڕیار بدەین زیانیان پێ بگێنن ئازاریان بدەن لە ڕووی دەرونی جێستەی و سێکسیەوە و ئەوان بێدەسەڵاتن دەتوانین چی بکەن بەرامبەر ئەوە ئایوانە تەنانەت ناتوانن بەرگری لە خۆیان بکەن چونکە ڕەنگە ژیانیان لەدەست بدەن. لە مانگی هەزەدا حەماس زیاتر لە 100 بارمتەی ئازاد کرد لە کۆی 240 بارمتەی کە گرتبوونی لە بەرامبەر ئاگربەستێکی کاتی و ئازادکردنی نزیکەی 240 زیندانی فەڵەستینی. بەڵام ئێستا حەماس دەڵێت لە بەرامبەر ئاگربەستێکی تەواودا ئەو کاتە بارمتەی زیاتر ئازاد دەکات. سەرۆکوەزیری ئیسرائیل نەتانیاهو چەندین جار ڕایگەیاندووە کە ئیسرائیل هێشتا پابەندە بە لەناوبردنی حەماس و ئازادکردنی بارمتەکان، بەڵام هەندێک لە ئەندامانی خێزانی بارمتەکان دەڵێن ئەو دوو ئامانجا بە یەکەوە ناگونجێن. بەتەنها لەم نیشتەجیەکەی مندا وا ڕاگەیەندراوەکە لایەنی کەم دە بارمتە لە ماوەی مانگی ڕابردوودا گیانیان لەدەستداوە. تەرمەکانیان پاشماوەکانیان هێشتا لای هەماسە. ئێمە نامانەوێت ئەوە بەردەوام بێت، ئێمە دەمانەوێت بارمتەکان بە هەر ڕێگەیەک پێوەست بێت بهێنرێتەوە وڵات. تاکە ڕێکەوتنی بارمتەکان کە لە ماوەی 50 ڕۆژی ڕابردوودا دەستەبەر کرا ڕێکەوتنی قەتەر و خاچی سوور بۆ دابینکردنی دەرمان بۆ بارمتەکان لە ڕۆژانی داهاتوودایە، بەڵام ئەندامانی خێزانی بارمتەکان ترسیانەوە هەیە کە ئەم هەڵوێستە بەست نەبێت بۆ ئەوەی خۆشەویستەکانیان بە زیندویی بهێڵێتەوە. شایان پاشا بۆ راپۆرتی لیندا گرادستین، دەنی ئەمریکا، واشنگتن.